مەزلوم زۆر جوانوتی ئامادەین کە بە شەرەفەوە بمرین بەڵام نامردی قبول ناکەین لە هیچ کەس. وەڵی وەکو هەمووتان نەزانم معلومە لای هەمووی دۆخەکە دۆخێکی زۆر لەبارە بۆ کوردان لەم کاتەدا و بە ئەرکی سەرشانی هەر هەمومانە لەم کاتەدا کە پشگیر و پشگیری یەک بین و هاوشانی یەکتر هەڵبدەین یارمەتی یەکتر بدەین. باشە تا بینی کوردان لە هەر چوار پارچەوە ئاوها بە تەنگێکەوە چن لەم باردۆخانەیە لەگەڵێکا بن چ هەستێک هەیە بڕات هەبێ عنی هەستەکەمەوە ڕۆژانە زۆرترین فرمێسکم ڕەشو ینی فرمێسکی سەرکەوتن فرمێسکی خۆشی هەستەکەم لەم کاتەدا ئەوەی کە براوەیە لە دنیادا کووردە ئەوەی کە بەدەمیەکەوە چین ئەوەی کە هەوڵ دەدەین ئەو پەڕی ئینسان بین ئەو پەڕی ئەخلاقمان هەبێت بەڕای من سەرکەوتنە لە ئێستادا لە دۆخێکی سەرکەوتودان وەکو ئینسانێک. باشە پەیامت چێ بۆ هاوڵاتیان؟ وەڵی هیوادارم هەر هەمومان هەر هەموو هاوڵاتیان ئەمە ئەرکێکی ئەخلاقیە ئەرکێکی نیشتیمانیە ئەرکێکی ئاینیە یعنی بەدڵێکی گەورەوە بە ڕۆحێکی گەورە هەڵدەن بێن بەدەم برایانمان و هاوکاری برایانان لە ڕۆژاوە ئیدی هەر چۆنێک بێت مادی بێ معنەوی بێت دەچینەوێ بۆ بەرەکانی جەنگ هەر چۆنێک بێت بتوانیت تۆزێ لە کۆسپەکان لە خەمەکانیان کەمکەینەوە. ئەگەر پێت بکە ئامادەی بچیتە ڕۆژاوە گەر ڕۆژێک بزانم دۆخەکە زۆر خراپە بڵێ ئامادەم بڕۆ هیچ نامەوێت شتێک بێ بە ڕێگر لە بەردەمە هیچ شتێک خێزان بێ ماڵ بێ منداڵ بێت چونکە مەزلوم زۆر جوانوتی ئامادەین کە بە شەرەفەوە بمرین بەڵام نامردی قبول ناکەین لە هیچ کەس.